ئەو کاتی بە دەشتی شارە زوورە تێپڕ ئەبیت و سەیری پێدەشتی بە پیتی شارە زوورەکەیت ئەچیتە ناخی پڕ لە دووری و ئازاری نالیەوە و ئەڵێیت قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش برود وی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زوور لەوێ بەرەو مەملەکەتی پێنجێن بەڕێ ئەکەویت و مفتی پێنجێنی ئاسا ئەکەویتە بەر کەشوهوای دڵڕفێنی پێنجێن بەبێتەوە نزیکە مەرگم لوبنان شکێن بووی داخت بە جەرگم. ئەمە ڕێگای نێوان سەی سادق قەزای پێنجێنە لێرەشەوە ڕێگایشکێ بۆ ئەو دەیە ئەچێ دەی دۆڵەسوور کە ئێمە بۆ ئەچین ئەو پردا کە ئێستا تێک شۆ کاتی خۆی لە سەردەمی شۆڕشی کووردا پێشمەگە تەقانوێتەوە ڕێگای کۆنی پێنجێن سەی سادق بۆ لێرە بەناو دۆڵەسوورە ڕۆین دۆڵەسوور دێکە زیاتر لە 200 ساڵ پێش ئێستا لەم دۆڵەدا ئاوەدان کراوەتەوە خەڵک لێرە ژیاوە. لایپەتی کۆڵۆز بە دامێنی شاخەکانە بەرەوشی و دۆڵی دۆڵەسوور ئەڕۆین ئەو کات جەنجاڵی و سەختی ژیان کەمێک بەرۆکمان بەر ئەیات و کەش و هەوای دێ لە نێو ڕانەمەڕ و نانی ساجی و دەنگی شمشاڵی شوانان بە هەشتێک لە جوانیت بۆ دەڕەنگێنێ و وەسفەکەی گۆران بۆ دەروێش عەبدوڵات بیردێتەوە و ئەڵێت ئەوەندەم بیست لە مۆسیقا خرۆشی ڕۆحی بێگانە میزاجی کوردەواریم تێک چووە دەروێش عەبدوڵا دەخیلت بم بەو لاک و ئای و حەیرانە شەپۆلی زەوقی میلی پڕ دەرونی مات و چۆڵم کە. دەواازەی کۆڵۆز کە کۆتایی شارە زوورە دەبێتە دەرگای شارستانێکی دیکە کە ئەوش وڵاتی پێنجێنە ئەو شوێنەی کە لە ئێستاە دوو دەواازەی بازرگانی نێودەوڵەتی لێیە پردی کۆڵۆسیش لەسەر چەمی نزاری گەورە ئەبێتە دەواازەی دۆڵەسوور کە لەلایەک دۆڵێکی گەورە و لەلایەکش دێشی دێرینە دۆڵەسوور ئەکەوێتە نێوان کۆمەڵک شاخەوە لەوانە شاخی هەنجێنان و سەرپلە و هێلانەقەل و مححموداغا و قوڵیان و کەڵەکاوی و بەردی سپیان و سمۆران و بەردە پیرۆزە و نزارە گەورە. لێو باتان باش لێر ئەوە شوێەوە ئەوە کانیسپیکەیە ئەمە تەڕاتەوە نێرە ئەمە تەراتەوەنە لە ناودێمام جافر لە بەردەمانە ئامادە بوو ئەو هەل لە بەیانی زۆوە لە چاوەڕانی ئێمەیا بوو هەموو خەڵکی دێشی لاتنی ئێمە ئاگدار کردبووە بۆ یەکەم کەس کە بینیمان ئەم پیاوە ڕدێنسپێ بوو پیاوێکی قسەزان و لەسەرخۆ خوڵکی کردم بۆ چایی بوتم هەندێک زانیاریم بەرێ ئەوە چاو قاوەیە بۆ من حکومە دەرمانی کرد ئەوسازوو دەرمانی دادیەکانی کرد بووە نوێمە مەلاریارەوەڵە مامزافر کۆمەڵە قسەمان کرد لەوەرە بێگەشت باسێکی ئێرە ئاودانی ئێرم بۆ کرد لە کوێوە ئاودانە چۆن ئاودان بووە وڵڵای ئەمە من فکرم بێ وەختی خۆی ئەمدی ئێمە پێیان لە دۆڵەسوورکۆن بوون برێ ماڵیتر بۆ لەم کفرێنە کۆنە دۆڵەسۆتی بوون ئەوان باریان کردۆ ڕۆی بوون ئەمانی باریان کردوازن هاتونەتە ئەیران ئەوان کردۆ ئەم دۆڵەسوورە لەو کاتەوە لەو کاتۆ من فکرم بێ ئەوانە یان وزەران خەڵکی پەلاعەت بوو بە گام جوو تێکرد و گورە گوزەرانێکی ژیانێکی داماوی چەرمەسەری ناخۆش بەیانی هەر بەیانکاراتین لێرا دەرەمانە کرد ئەچون بۆ ئەو یاسە ماڵە پشتیکانی تیکە بەیانیاتین بۆرە ئێوارە ڕۆینەوە بەیانی هاتین بۆرە ژن و پیا ئەوەی بیتوانێت کەس بیکات بامان کرد هاتین لێرا دەرەمانە کرد ئیشمانە کرد ئەچون بۆ یاسە ماڵ ئێوارە ماڵمان لەوێ بوو بارمانە کرد بۆ هاوین هەوار بەڵێ هاوینان بارمانە کرد بۆ ئەم جێکەم و زۆرە گشتی ماڵێکی تیانەوەمە چی ئاوی لێ لەوێت ئاوێکی باتە سەوەڵی ناوێت سەلازەر ئەوە چاو خۆش نییە ئێستا چن بۆێ هاوینان ئێستا خەڵک جێگە بار ناکەن بەس ئەوەی حیوانگارە وڵاتی ئەچێ بۆ ئەوێ لەوێت کەپرتانەکە هەمی لە کەپرا بوو کەپر و دەوار بەڵێ هەر لەوێمانوە تا سێ چوار مانگە ماینەوە بارمانە کرا هاتینە خوارە بۆ ئەم دەوری دۆڵەسۆرکۆن و درۆزنە و دۆڵەخوور و مانگی دوای مانگی ماینەوە لێوە ئەساتینەوە بۆ ئەم ناودی ناودێکی خۆن ئەرە وەڵا باشە ئەمە هەر بۆ مەسەن ئەو گەرمیان و کێسانە مەسەلە ئاژەڵەکەت هەموو یا بۆ خۆشتان وەڵا بۆ خۆشمان خۆش لەگرا کەس ئیدارێنێک لە تاو کێچ و هوڕە کێچ و هوڕە شەقی کردیت ئارە بەخوا ناتوانین لەم ڕۆدا دانیشیت ئێستا وانە ناوەڵا بەخوا بنە پەیکوڵی تیا بوو ئالێرا بنە پەیکوڵ بنە پەیکوڵ چییە پەیکوڵ گیایەکە کە دەرکێکی خڕ
بۆخوا کێش و ئابۆژێری پێێتە خەرم بیانە دەرەچوو ئەمە ناخۆش بوو. دۆڵەسوور زیاتر لە 200 ساڵ پێش جێستا لەلایەن بنەماڵی حەمەی هەسەن کە لە خێڵی جاف بوون لەگەڵ بنەماڵی حەمەسوور کە لەبەری هەڵەبجەوە هاتوون لە کۆنەدەی دۆڵەسوورە لەم شیوەدا باروبنان خستووە و ئاوەدانیان کردوێتەوە. لە ساڵی 1970دا دابەزینێتە ئەم شوێنەی ئێستان و بە تەواوی جێگیر بوون. دۆڵەکە بۆ خۆی ناوچەیەکی مێژوویە و زۆر لە مێژدا کورد لێرە ژیاوە و چەند شوێنەوارێکی مێژووی لێ و لەوانە کفرێنە و شارەکۆنی یاسەماڵە و کە لە کۆنەوە بۆتە هاوی نەهواری دۆڵە سووریەکان و وەقەڵای جەنگ کە شوێنی پاشاکەیان بووە لەگەڵ گردی خەزێنە کە شوێنی هەڵگرتنی کەلوپەل و چەک و تفاقیان بووە. لە ساڵی 1940دا دۆڵە سووریەکان بەرەنگاری ڕووسەکان بوونەتەوە و دوو کەسیان لێبۆتە قوربانی. لە ساڵی 1916دا گرانی گەورە و سەفەربەلی عوسمانی داگیرکەرەکانی گەیشتێ. دۆڵەسوور 10 کیلۆمەتر باشووری ناحەی ناڵپارێزە و 20 کیلۆمەتریش باکووری قەزای سەی سادقە. ئەو دیانەی بە دەوری دۆڵەسوورەوەن بریتین لە تەڕاتەوەن و چەوتان و گوڵان و دۆڵەچەوت و زەردۆی و کەوڵۆس و زەنجیسەر. سنووری دێکەش لە پردی کەوڵۆزەوە دەست پێ دەکات تاکو ملەی نەمڵە. لە پێشدا ڕێگای سەرەکی پێنجۆن شارەزور بەناو دۆڵەسووردا تێپەڕیوە. چەم و باخ و باخاتی دۆڵەسوور کەژ و چێوەکانی ژیانەی سادەی دێنشینان دەستڕەنجینی خاتونەکان دەستی ماندووی پیاوانی دێ بەرد خستنە سەربەرد بۆ ئاوەدانی دێ بۆتە بەشێک لە جوانیان. قسە لەگەڵ هەر کەس بکەیت ئەو بە ڕوویەکی پێکەنی ناوی و خۆش وەڵام ئەیاتەوە و ئەڵێت ژیانی ئێمە پڕ لە سادەی و جوانی و ماندووی بەس ماندووبوونمان ئەحەسێتەوە کە دێ بە ئاوەدانی و تەبایی ئەبینین. مادی گەنجێکی دێ و چەند ساڵێکە زانکۆی تەواو کردووە. ئەو ئێستا بۆتە ئەنجومەنی دێ بە پێکەنینەوە ئەڵێت حکومت دام نامەزرێنێ بۆیە ئەنجومەنی دێم هەڵبژارد. ئەو وێتە سەرباسی دێ و قسە و باسی ناو ئاوایی. گوندی دۆڵەسوور ئاوهەوایەکی وەسەتە تقریبان بەفرێکی کەمی لێبارێ ڕاستە ناوچە شاخەوە بەڵام بەفرێکی کەمتری لێبارە لە چاو کانی سپیکە و تەڕاتەوەنی دەوروبەرمان ئاوەکەی ئاوێکی باشی هەیە سواز بخوارد لە ژێرزەویە لە 4 مەترامە عەدەل ئاوی هەیە. ئاوی کانیمان زۆر زۆرە و پرۆژەی ئاوی کانیشمان ئێستا بە 1600 مەتر هێناوەتە ئاوایی لەوە سوودمەندین لە ڕووی جوگرافیە کۆتە باشووری ناحەی ناڵپارێزەوە لە بینی سەی سایق و ناڵپارێزان یانیم ئانی ئێمە کۆتا دین لە سنووری ناڵپارێز بۆ سەی سایق لە ڕووی بەڕێوەبردنیشە سەر بە ناحەی ناڵپارێزین و یەکێکین لەو 52 لادەی سنووری ناڵپارێز. سپاس بەخوای گەورە تا ئێستا 37 ئایلێتیایە 34 ماڵنیان ئەوەنە ئایلانیان لە ناو ماڵەکانن جا نەبوونەتەوە ئەوانە بەڵام لە ڕووی 37 ئایلەن بەڵام وەکو ئەوەی 32 ماڵین تا ئێستا. کاتی خۆی جادەی پێنجوێن بەناو لادێمان ڕۆشتووە بەڵێ ساڵەکانی هەفتا و ئەوانە کاتی خۆی لێوە ڕۆشتووە پردێک هەیە لە بینی ئێمە و کەوڵۆسایە ئێمە پێڵین کەوڵۆزان پێڵن پردی دۆڵەسوور ئەیتر ئەوە بەداخەوە هێگلانەوەتەوە ئیتر لەو بەینایە کاتی خۆی زۆر بەداخەوە بۆ شۆڕشە کوردیەکان کە ئەمە کەلتورێکی جوانی تامانە بەڕاستی ئەو پردیان تەقاندوێتەوە شۆڕشی ئەیلول ئێمە بە ئەیسەوە بڕاوە
جادەکە لە پشتی ئەمەوە بۆ پێنجون هەنی بە سنووری تەڕاتەوە ناڕوات لێرەشەوە لە تەڕاتەوەی لە تەڕاتەوەنج و ئێستا ئەو جادەیەتە خوارەوە ئێستەوە ڕێگەی سەرەکیمانە بەڵام ئەمانەی تر لاوەکین وەکو هاتوچۆی زیاترمان لەسەر ئەو ڕێگەی تەڕاتەوەنەیە کە کیلۆمەترێکە تقریبان لە ساڵی 1996 دەستگای کەڵا پرۆژێکی ئاوی بۆ کردوین ئەوە 5-6 ساڵ بەردەوام بوو هۆی بوتێکچوونی کانی و بۆری شتەکانی ئەوە نەما ساڵی 97 ڕابطەی ئیسلامی کورد پرۆژەی مزگەوتی بۆ دروست کردوین ساڵی 2004 بۆ 2005 پرۆژێکی ئاوی بۆ کردین ئەو دەستگا ناوەکەیم بچوێتەوە بەڵام بەشە دەستگایکی خڕوازی بلەست بە 1600 متر لە کانیەکە هێنامانە بۆ ناولادێکە و لەو ئەوەی ئەو مەشروعە دیارە ئەوە دابەشە بەلادەکانە بەلام و خەڵکەکەیە بەناو ماڵەکانە زۆر باشە ئەوە سپاس بۆ ئیسفادە نەکە ساڵی 2005 خوێندنگان بە دروستکردنی 6 پۆلیە لە بوشتان زۆر بەڵێ باش چەندێک وڵی تقریبان 30 تەلە بە 40 تەلە بمانێ کارەبای نیشتیمانیشتان دەبێت کارەبای نیشتیمانیش دەستخۆشی بۆ مدیرناحێ و قایمقامی تازەی پێنجوێن بەڕاستی هەوڵێکی زۆر باشیان بۆ داین چکە ڕاستیەکەی کارەبامان لەسەر سیسایق بوو بەس تەنها لە ڕووی بەس تەنها کارەبامان لەسەر سیسایق بوو متمانە بماکەن سەر سیسایق پرۆژەکانی تریمان لە ڕووی بەڕێوەبردنیان لەسەر پێیان پارێز بین ڕاستیەکەی خستیان لەسەر ئەو کارەبا بە هەوڵی مدیرناحێ و چەند کەسێکی تر و قایمقام دەستیان خۆش بێ بۆیانەکردین سەر پێنجوێن ئێستا کارەباکان 24 ساعت و سوپاسی حکوومەتەکەین هیوادارین خەڵکی تریش بەو شێوە لێ بکەن ئێمە کارەباکەمان 16 ئەمپیارە یانی سیفادێکی باشمان نەکردووە سپاس بۆ با زۆرەی کێڵی وەی ئاو کێڕێخە وەجووەتیار وڵای ئیسا گوشتمان هەر قەوم و کەسی یەکین لێرە هاین بە هاوڕبانی یەک و هاین بە لێرە قەت زستانی سەخت دەبووە ئەرە بۆ خواز لە من کرد بیرم بێت ئەوەن بەفرباریوە ئالم دێوە نەچوی بۆ قنەبانەکە هەر لە دەراکۆتی بۆ سەربانەکە ئەوە بەفرەباری ئێمە و پێنجە فەرقمان نەبووە ئەرە بەخوا ئێستاوان یەک ناوەڵای سەر گۆڕیاوە جۆ گۆڕیاوە لێرە کانی و ئاوتان چۆنە وڵاکانی ئەومان خراب نییە کانەکان ناوێت چیە کانەکانی وڵاوە لێ پێیان ناوهەنجیر و کانی ڕسمان هەیە لێ کانی ڕەش و ئیتر ئەوە هێکی ئەویانە باوەڕبین بەڵخێن زار و سەرزەوەران و ئامانە و کانیانمانە هەیە دۆڵەسوور هەمیشە ئاوادان بووە بۆی ئەوەی ڕێگای پێنجێن بە دێکا تێپەڕیوە و لە کۆندا چاخانەشی تێدا بوو دەیەکی زۆر قەڵەباڵغ بووە لە ساڵی 1962دا سوتا و نیوەی ماڵەکانی خاپور کراون لە ساڵی 1965دا بە تەواوی سووتێنراوە لە ساڵی 1970دا وەکو دێکانی تری کوردستان وێران کراوە لە ئێستایە ئاوادانە و زیاتر لە 30 ماڵێکی تێدایە هێشتادا نەچووە کورە ئەتۆ ئەگەر تۆ زەلیمەندۆزی تێکەی وابزان باشترە کورە دیمەدۆزی بەخوا عەمەل نایە لەگەڵ دوو کەسکە حەتە نەخواردەوە بە یەک شەو وڵی تر خەریکین هەرێک بە ئیشێکەوە هەمانە بە ماڵ و هەمانە بە دەرۆ خەرکی حیوان و وڵا خوشتین و خزمەتیانەکەین و لە زستانە ئەگەر خزمەتیانەکەین بە عەمەل نایە ژنانی لادێ ئەرچی زستانانتان قورسەیە ئەرچی هاوینان وڵا زستان ئەی هاوین باشتر باشترەکەی چی باشەکەی وەتە ڕووماڵەتەکەمانە چێتە دەرۆ جێی ناماڵین ئاڵفتێ ناکەین خزمەتی ناکەین ئەمە هاوین ئەمجا ئێمە هاوینانیش ئەچین بۆ هاوار ئەچین بۆ ئەو جەوەڵانە خۆشە باش بۆ هاوین لە ناودێ باشترە چی لێ هیچی لێ بیخۆن خۆمان شتی باڵین بەری دارۆوانە باڵێ چیتانە وەڵا یعنی بۆ خۆمان وەڵا باخۆم شتی تایە ترێ هەیە و گوێسەیە و ئەی ئەم ساڵەکە ساڵی شۆکە بوو شۆکەیەکی زۆری تیا بوو باڵێ زۆر کەم کرد فرۆشنەوە یار بۆ ئێمە نەمان فرۆشت بۆ خۆمان
خەڵگەیە بۆ خۆی باڵێ باڵێ شۆکەیە چۆن دروستەکرێ بۆم باسکە ئەو شوەکەیە وەڵا ئەچی بۆ ئەو یاڵانە گەنجی ئەوە ئەچون بەڕۆکەیانە هاوردۆ و ئێمەش لە ماڵ و ئەمان شۆردۆ لە مەنجەڵی گەورا و ئەمجا ئەمان کرد بە هینا بە تۆڵی ناو ئەمانی شان و ئەمان کوڵە وەکو چی دەرەچێت وەکو دۆشاوی خورما وەکو دۆشاوی تو بەس ئەو سووکە و خۆشە لێرە ناودێ دوکانی تیا بۆ کۆنان بەڵێ. دوکانێکی تیا بەڵێ ئەوە دوکانێ بوو دۆمینانتیا کرد و دامە و ئیتر ئەوە لە دەرگای مزگەوتەکەەوە کۆن بوو. دوکانی چیان پێوە دوکانی حەزرەشی خوا چییە بۆ ئەو کاتە دوکانە وەڵایەتی خواردەمەنی ساردی و پسکیت و گوڵە بە ڕۆژە و ئەو شتانە بوو ئیتر ئەو شتانە بوو. ئەو شتانە کاکسمان ئێوە ئیتر پێویساتی وەکو پێویساتی دێژی بوو وەکو بۆریە چراکە بشکایە و ئیتر پێویساتی دێژی بوو تا وردەواڵ ئەڵەن دەنگ خۆش و جارێکیش گۆرانی و تۆ لە شایەکەم بۆ باسکە وەڵایی بڵێم دەنگم خۆشە نازانم چۆن گۆرانی و لە شای خۆ هەموو کەسە گۆرانیە لە گۆرای خۆ شتێکی خۆیاڵی سوور نییە ئێستا ئەتوانین شتێکم بۆ بڵێ کە شتێکی کەمیش بەزانام دەنگ خۆشە تاخزار لە عادێ و دانیشتن و هەموو قەوم و قیلی بەیەکەوە و وەڵایی بڵێم چی ئەدێ بزانم شتێ بڵێ کە شەوان گوڵەکە شەوان خۆ منەکەمە یادی تۆ ئابێ گەرماشینیمە کاڵە دیسان سەریلانۆ ئەی ڕۆپیری سنانی ئەم گۆرانی کێساوتت ینی ئێستاش ئەچن لە لادیەکان لە ماڵەکان یەکتریا کۆبنەوە قسەی خۆش و کۆمەڵی یاری کۆنێبی ناوەڵا هەمی نەما بە بیرۆری منەوەسا پشکیلانەکرا خۆش بوو پشکیلان گۆرەوی بازی کلاوێن ئێستا گشتی نەما ئەو شتانەوە ناخۆش تا تەلەڤیزیۆنەوەی تێگا ئارە وەڵی ئێستا زمان زمانی ئەولەمەیە پێشکەوتووە ئەرە وەڵا ئەم فەیزوکە من هەر کوڕێکی خۆم هەیە 6 جار بانگی لێکم دوایە لە ها من ژوو ڕۆژی گامتم کاکە فەیزوکە چییە 6 جار تۆ زەلامێ بانکەی گوێی لێ نەبێ ئاخری بێژێ ها منیشتم هەرەوەنە دەی پایدار بکات زۆر خۆشحاڵ بەڕێز دەستە خۆش بێ سەرکەوتوێ بەنسبە لادیەکانە زۆربەی لادیەکان کەوانی حیوانداری شتەکەن بە بۆنێو کە ئاژەڵوش دەیە بە حیوانە فرۆشیان مانگایەکە فرۆشیان مەڕێکە فرۆش بۆنێەوە یعنی دوورە لە خەیران و شت شکر لەخوا بەزیان هیوادارمانەکە چوونەتە شارەوانە کە خەڵکی لادیان چوونەتە شار شەڵا بگەڕێنەوە لادیەکان ئاوەدانکەنەوە بەڕاستی مرتاحی لە لادیایە بەڕاستی یعنی تۆ شکر و سپاس بەخوای گەورە ئەم سروشتە جوانە هەیە تۆ بتوانیت ئەتوانی ئاژەڵداری تیا بکەی زۆر شتێکی باشە لە ڕووی تەندروستیەوە تا چەند لە شیەوە ساختر و باشترە بەڵێ وەڵای لەخوا بەزیان ینی کەرتی وا بە دوو جار سێ جار هەڵە کردەوە بوو یاڵای تۆ خوار و بەڵام هیلاکیش نەبوویت Oh
سرومتي دايم دلم نايتي كومل 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 بخير يستشعوا لا خوا بخير كاكا محمود شي توی ئیشی ژناکە والله كاكا دي مهموم انا مخريبو تیپێکی پلە دوومان هەیە فۆرمی پلە دوو بەڵام یەک فالی نەمان یاری پێوە بکەین ئێ فەرنی خۆ بچۆ بیکڕ بێنە ئەدی آخر وەڵا ئەگەرمان باید پێویستی نێکرد من بە تۆ بڵم هەڵبەتە نییە بۆیە پێێتەڵ ینی لە بۆ تیپەکە بە کامل یا هەرکەس بڵێن بۆ تیپەکە بە کاملی سێتەکە بای چەنە وڵی سێرتەکە داواتان کردووە مەسەرەن بچن لە لیانەیەک شتێک وڵی داوامان کردو بەڵام نەداوێنێت داواکە ئەوەیە کە بێت پارە بدەێ بەڵام خۆ پارە کێشەوەخوا لێرە لە کوێریەکە سەحشتانە ئێمە بەشداری دەورەی پێنج جوێن شانەری سێ سایق دەوران زیرەک چن وڵا خراپ نین هەمووتان دۆڵە سوورین ئەرە وەڵام چەند یاریزان وەڵان نزیکی هەژدە یاریزان لە یەک ڕێک دوو لقی جیاواز هەمان بەر هەمان سێبەر کوردستان هەر هەمی بە هەمان شێوەی ئەم دارەیە بەڵام هەر دەیەک هەر ناوچەیەک تایبەتمەندیشی خۆی هەیە لێرە ئێمە لەم دێدا لە دێی دۆڵە سوور ئەوەی کە بینیمان لێرە خەڵکێکی کوردەواری وتەنی خۆشمەشرەب و قسە خۆش هەمویان ئەو خەڵکانن کە دایمە ئەڵێن کەیفیان قنجە لێرە ئەگەرچی هێشتا ژیان نەگەیشتە ئەو ئاستە جوان و پڕبایەخەی کە ئێمە و ئێوەش ئەتانەوێ بەڵام دۆڵە سووریەکان کارێکیان کردووە کە بیتە دیەکەیان دڵت نێت لێرە بڕۆی و گیان بێڵی چونکە هەمیشە دەم بە پێکەنینن ئەوان بەردەکانیان ناوەتە سەریەک بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان دەستی خۆیان ماندوو کردووە بۆ ئەوەی کوردستان بە شێوەیەکی کە جوانتر بکەنەوە وەکو دێنیشینە گەڵێ هیوادارم ئەو خەڵکی دێنیشینانەی کە لە شارەکانن بێنەوە دێکان تا لێرەوە کوردستان جوانتر ئاوەدان بکەینەوە همش گوشن والله ما دوی ئێمە هەر ژیانمان لەسەرم حەوانداری و هەوار و ئەوانەیە هەوار ئەچینە هەواری یاسەمان کۆنی جواب بوون بەڵێ ئەرە وڵا کۆنی شوابین ئیسا کەمی کردووانە و کاتە زۆرتر بوو چۆنی بوو عادی باسی کۆنم بۆ کە چۆنە ڕۆشتن چتانەکە وڵا ئەو کاتە لە مانگی پێنجا بە زۆری خەڵک تا مانگی 6 و 5 باریانەکە دەڕۆین حەواندارێکی زۆر هەبوو لەندیا ئەو حەوانداریە زۆرە پێم وایە بە زۆری ڕۆنی حکومەتی هەنێ خوارد خەڵک بەڵێ ڕۆنی حکومەتی هەنێ خوا برنجی خۆمان ڕۆنی خۆمانە بەس بۆ جلوبەرە خەڵکە چۆن ناوشە بەڵێ مامیلێکیان نەگرت مامیلێکیان نەگرت لەم پێنجێنەجان پێنجێنە بە زۆری ئینی ئێمەیە لە مامیلی مەکیانەگرت ئیتر بەسی کەسپەتی وانە بوو هەر حەوانداری بوو هەر حەوانداری بوو حەواندارەکان ئەحوانەدانی مالی وا بۆ ماشەڵڵا لەوانەیە 150 سەر زیایی هەبوو بێت یان برد یاسەماڵا بە خێوان نەکرد ڕۆن و دۆ کەشکیان هەبووە کەشکەکەشیان نەیەفرۆشت ئەرە وڵا کەم کەس بیفرۆشتایە تۆ تەمەنە دێ ئەو کاتە ژیان ئەو کاتە خۆ تەمەنی من وەڵاهی لەوانەیە ماوەلیدم 52 باش بەس ئەو کاتە خۆش بووە ئێستا بەخوا پێم وایە ئەو کاتە باش بێت بۆ وەڵا ئەو کاتە چونکێکم مەسەر ئەم خەڵکە وەکو ئیسەی نەبوو وەکو ئیسەی نەبوو ئەو خەڵکە دڵی زۆر ڕێک و پێک بوو زۆر مەرتاع بوو
لەگەڵ یەکە. ئیشی چاک بوو ئەم ئەوەی ئێمە تۆی بینی دەوەرەی ساڵە بوو ئەم ئیسەکەەوە نەکەمە ئەنجارە ژیانی زۆر خۆشیژاتەم خرنا خرنەی بازنەکەی کۆنجەی پڕ لە پوڵەکەی مێخەک بان و گۆبەرۆ لە ناوکی ژەندا سەر خرنا خرنەی بازنەکەی کۆنجەی پڕ لە پوڵەکەی مێخەک بان و گۆبەرۆ لە ناوکی ژانە سەرۆ سرگاناتا دایم دلم لعناتا خالی لأسر رومتی دایم دلم لایتی کومل 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 کا کومل 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 کا لسكاني لكوران همو قنجولا بيلي جاوراني كوم الجان لا سربان ولا بنبان لسكاني لكوران همو قنجولا بيلي جاوراني كوم الجان